هزار چیلۆ باشە بە 3000 بار بکەیان بینیە خوارێ ڕاست قورسە. مام هیمداد ڕای سپاردین بۆ چوون بۆ کۆگاکە بۆ بارکردنی 3 تۆن ئارد لەگەڵ کرێکارەکانی تر. هاتوا ئەرێ وڵی یەک بار بوو جێبەجێمان کردو وڵا لە بەرنامەی قورجی شێر هاتی نەکرێت و میێوانی تو بینەوە ڕۆ پیشەی ئەمباری ئارمان تاقی کردەوە کە هەر بەڕاستی پارەکەیان لە قورجی شێری دێتە دەرێکات تو یعنی 1000 فەردا ئەوە 1000 چیلۆ باشە بە 3000 بار بکەیان بینیە خوارێ ڕاست قورسە جگە ئاکەشمان بدەیت يلك بخير حتى وش حكيتي باش حكيت بايبا 3000 الربي يا زاخي لي سلامت بيا فقط صاغ بيا ربي ربي قلب الصاغ بي ربي خير بالك بالبابي سلامت بيا 3000 قازان جو دەستنای ئەمڕۆمان بوو لە بەرنامەی قورجی شێر کە توانیمانیانی چۆن دوکارەکە ڕێکخستنێکمان کرد بۆ ناو دوکانەکە دواتر لە دوکانەکە بار نەبوو ناچار چوونە کۆگاکە لەوێ کاری بارکردن و هێنانە خوارەوەمان کرد ئەویش چەند بوو ینی لە کۆتایی بەرنامەکە تەنها قازانجەکەمان 3000 بوو